هاوڵاتیان ئامادەکاری دەکەن بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز. دابشکردنی دوو موچەش بازاڕی گەرمتر کردووە و تا ڕادێکی باش ئاهێکی بەبەر گیرفانی موچەخۆر و بازاڕیش داهێناوەتەوە. وڵا خەڵک دڵی خۆشە بە بۆنەیەوەی کە شکر لەخوا بەزای معاشەکەیان ناوە خەڵک ئامادەکاریەکە بۆ جەژن بۆ شەڵا بۆ بەیانی جەژن جلی کوردی لە بەرکە بەڵارەوەڵا قەرەباڵقی دروست کردووە تقریباً هەفتەی لەمە پێش زۆر چۆڵ بوو بە بۆنەوە موچە نەبوو کەس شتی زۆر نائەکڕی بەزێستا لەخوا بەزای باشە خەڵک شتەکڕێت. ئێمە سپاس بۆ خوا جلمان کردووە خوامان پاکوتێنی کۆ کردوەوە الحەمدولیلا خاتمان کردووە ڕێک و پێک و جلی کوردیمان کردووە سپاس بۆ خوا. وەڵای ئەوانە هەموو یەکڕین ئینشاءڵڵا بەڵام ئیتر کاتی ماوە هێشتا کە بیکڕین بەڵام چکلێت و نقڵ و گۆشت و ئەم شتانە هەمووی ئامادەیەکەین ئینشاءڵڵا الحەمدولیلا یعنی جوڵەیە کەوتە دە بازاڕ بەعام ئەوانیش بە حکمی ئەوەی موچەکەیان وەرگرتووە پێداویستی باڵەوە ئەکڕن. بازار قەرەباڵغ بووە و هەمووان سەرقاڵی ئامادەکاریەکانیانن بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز و پێشوازی لە میوان. دوکاندارەکانیش بازاڕیان کراوەتەوە بەتایبەت جلوبەرگی کوردی. ئەم دوکاندارە دەڵێت هەفتەیەک بەر لە ئێستا بازار چۆڵ بوو بەڵام پێدانی موچە بە ڕێژەیەکی زۆر بازاڕی کردوتەوە. طبعاً ئەم موچەیە کە درا سپاس بۆخوا تۆزێ بازاری بوژانەوە چونکە مودەیەکی زۆرە کە بێموچەیی ڕووی لە فەرمانبەران کرد بوو جا تەسیریشی لە هەموو بازار کرد بوو. ئێستا لەخوا بەزیاوێ بە بۆنەی ئەوەی کە ئەم موچانە دراوە بازار تۆزێ بژانەوەی تێکەوتووە سپاس بۆخوا. مودەیەکی زۆر نزیکی دو سێ مانگی وەزم سێ مانگێ موچە نەدرابوو بازار تۆزە شڵەژانێکی پێوە دیار بوو سستێکی پێوە دیار بوو. چەند ساڵێکە جگە لە ڕۆژ تا درنگانێکی شەویش بازارەکان کراون و هاوڵاتیان پێداویستیەکانی جەژنیان دابین دەکەن. دروستبوونی ئەم خەرەباڵخیە و ئەم گەرم و گوڕیە بۆ جەژنە ئەمەش تەنها لە جەژنی قوربان و ڕەمەزاندا دەبیندرێت کە دوو تاکە جەژنی موسڵمانانن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.